ڕێگای پەیوەستبوونی بزوسنەوەی کرێکاری بە شۆڕشەوە خۆش بووە. شۆرای هەواهەنگی و هاوپشتی کارمەندانی ڕەسمی نەوت، خانەنشینان و لەسەرکار ڕۆژی سێشەممە 22 مانگی سەرماوەز لە بەیاننامەیەکدا داوای لە کرێکاران و کارمەندانی ڕەسمی کرد ڕۆژی شەممە 26 سەرماوەز لە ئەهواز، ماحشەر و عەسەلویە دەست بدەنە مانگرتن و لە بەردەم ناوەندی ئیدارەی نەوت و گاز کۆبوونەوەی ناڕزایەتی بەڕێوە بەرن. ئەوان هەروەها جەختیان کردووەتەوە کە ئەمە ئاخرین سەنگەر و خاگڕێزی دیفاع لە ئابڕووی پرسنلی ڕەسمی پیشەسازی گەورەی نەوت و گازی وڵاتە. هیچ بیانوێک ناتوانێ هاوکارانی ڕەسمی لەم زوڵمە ئاشکرایەدا و وادار بە بێدەنگی بکات. بێگومان دوای 26 سەرماوەز لەسەر داوا و کرداریەوە شێوازی تەرحی داخوازیکردن دەگۆڕدرێت. ئەم بانگەوازە لەلایەن شۆرای سازماندەهی ناڕزایەتی کرێکارانی پەیمانی نەوت و باقی ڕێکخراوە کرێکاریەکان و سازماندەهی سیاسی چەپ و ڕادیکاڵەوە پشتیوانی لێکراوە. نەفتگەرانی ڕەسمی خوازیاری ئەجرای مادەی دەبوون. ئەم مادەیە کە ساڵی 91 هەتاوی پەسەند کرا و ساڵی 94 ڕەسمیەتی پێدرا بوو، داوای لە وەزارەتی نەوت دەکرد مانگانەی کرێکارانی ئەمەلیاتی بە شێوەیەک زیاد بکات کە ئەوان سەبارەت بە کارەکەیان زیاتر دڵگەرم کات. لە ڕاستیدا ئەم مادەیە پەسەند کرابوو تا بەر بە کۆچبەربوونی کرێکارانی شارەزا و پسپۆڕی نەوت بەرە وڵاتانی وەک قەتەر، ئێمارات و بە تایبەت شاری دوبەی بۆ دەستەبەرکردنی داهاتی زیاتر بکرێت. وەزارەتی نەوت تا ئێستاش لە بەکردەوە دەرهێنانی ئەم مادەیە خۆی بواردووە. کرێکاران ئێستا و لەم بارودۆخەدا کە هاوسەنگی نوێ هاتوۆتە ئاراوە هەلەکەیان بە گونجاو زانیوە بۆ داسەپاندنی ئیجرایی ئەو مادەیە. ڕۆژی شەممە 26 مانگی سەرماوەز کرێکاران و کارمەندانی ڕەسمی نەوت جگە لە مانگرتن و کۆبوونەوە لە 3 شار و لەوانە لە گەشتساران لە بەردەم ناوەندەکانی نەوت و گاز کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە برد. لەم کۆبوونەوانەدا داخوازی دیکەی وەک لابردنی ماڵیاتی زۆر لەسەر مانگانەکانیان، لابردنی ئاستی حقوق، زیادکرانی حقوق و حەقدەست، درانی پاداشتی خانەنشینی، باشتربوونی خزمەتگوزاری ڕەفاهی و بارودۆخی بێداشت و دەرمان، هەڵوەشانەوەی ناسنامەی سندوقی نەوتیش هاتە گۆڕێ. دوای سەرکەوتنی 26 مانگی سەرماوەز دەبێ لە چاوەڕوانی بانگەوازی شۆرای هەواهەنگی و هاوپشتی کارمەندانی ڕەسمی پیشەسازی نەوت بە مانگرتنی کرێکاران لە پێترۆپاڵایشەکان بین بۆ ڕۆژەکانی 3، 4 و 5 مانگی بەفرانبار. بەڵام بەر لەوە پێویستە کە بۆ بەسەرکەوتن گەیاندنی بانگەوازی خوێندکارانی زانکۆکان و لاوانی شۆڕژگەری گەڕەکەکان و قوتابیان بۆ ڕۆژەکانی 28 تا 30 سەرماوەز بۆ مانگرتن و خۆپیشاندان و ڕێپێوانی ناڕزایەتی هەڵ بدرێت. شۆرای سازماندەهی ناڕزایەتیەکان وێڕای پشتیوانی لە پێشێدا لە سەرجەم ئەو بانگەوازانە بۆ خۆشکردنی ڕێگای پەیوەستبوونی بەرینی چینی کرێکار بە شۆڕشەوە ئاماژەی بە کۆمەڵێک خاڵی گرنگ کردووە. لە ڕاگەیاندنەکەی شۆرا داهاتوە شیاوی وتنەکە ئێمە وەک شۆرای سازماندەهی ناڕزایەتی کرێکارەکانی پەیمانی نەوت لە ئاخرین بەیاننامەماندا لەسەر مانگرتنی سەرتاسەری وەک وەڵامێکی تند بە ئەعدام و سەرکوتگەریەکان و بۆ دفاع لە بەڕێچوون و شکۆی خۆمان جەختمان کردوێتەوە. لە هەمان حاڵدا داوامان لە گشت هاوکارەکانمان لە هەموو بەشەکان کردووە چالاکانە لەگەڵماندا پەیوەندی بگرن تا خێراتر پلان بۆ مانگرتنی سەرتاسەری خۆمان دابنین. دیارە وەڵامێکی دڵخۆشکەرمان وەرگرتوێتەوە. شۆرا نووسیویەتی کە لە وەڵامماندا جەختکراوەتەوە ورەی ناڕزایەتی بەرزە، بەڵام کێشەکەمان نەبوونی ئەمنیەتی پیشەیی و نیگەرانی لە دەرکرانە. شۆرا لە درێژەدا دەنووسێ کێشەی نەبوونی ئەمنیەتی پیشەیی واقعیە، بەڵام بەردەوامی ئەم بارودۆخەی ئێستا بە واتای پاراستنی پیشە نییە. هەمووان دەزانین کە ئەعدام و سەرکوتەکان لە خزمەت بە کۆیلەتی زیاتری ئێمەی کرێکاراندایە و دووکەڵەکەی زیاتر لە هەمووان دەچێتە چاوی ئێمە کرێکارانەوە. لەگەڵ ئەوەشدا هەر ئەمڕۆژ دەکرێ بە پێکهێنانی سندوقی مانگرتن چارەسەرێکی ئەم گرفتە بکرێت. هەر کامە و بڕێک پارە بخەینە نێو ئەم سندوقەوە تا لە کاتی مانگرتندا ئەگەر پێویست بێت بڕێکی لێ هەزینە بکەین.
پێکێنانی سندوقەکانی پشتیوانی لە کرێکارانی تێکۆشەر یەکێک لەو کردارە گرنگانەیە کە دەبێت لە سەرتاسەری وڵاتدا و لە دەرەوەی وڵات بە شێوەیەکی ڕێکخراو و شێلگەیرانە کاریان بۆ بکرێت. شۆڕشی ئێستا بەبێ ئامادەبوونی بەهێزی چینی کرێکار دەکرێت بەلاڕێدا ببرێت. مانگرتن و کۆبوونەوەکانی ڕۆژی 26 سەرماوەز دەبێ هەنگاو بە هەنگاو و بە دروشمگەلی وەک نان، کار ئازادی و زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت، شۆڕشەکە هەنگاوێک بەرەو پێش ببات.